بەڕێزان ئەم کاتتان باش، هیوادارم ساغ و سەلامت بن لە هەرکوێ هەن لە هەرکوێ بینەری ئێمن. ئەم کاتتان باش، ئێوارەتان باش، شەوتان باش، ژیانتان خۆش. هیوادارم ژیانتان پڕ بێ لە خۆشی، لە پێکەنین، لە گەشت، لە سەیران، دوور بن لە هەموو مەشاکیلێکی سیاسی، کۆمەڵایەتی، ئیجتیماعی، ئابووری، هەموو جۆرە کێشەیەک لە دوور و لە نزیکەوە پەیوەندیتان نەبێ لەگەڵ کێشەکان و هەمیشە نزیکایەتیتان هەبێ لەگەڵ خۆشی و شادی. خۆتان ئەزانن ئێستا جگە لەوەی لە عێراق بۆ خۆی ناوەندێکی گەرمە بۆ بابەتی هەواڵ. زۆربەی میدیای دنیا ڕۆژانە مارشێتەکانیان، ئەگەر نەڵێم زۆربەی مارشێتەکانیان لەسەر عێراقە، ئەوە مارشێتێکیان تایبەت کردووە بە عێراق. لە ناو عێراقیشە ماوەیەکە نزیکی وا مانگێک زیاترە، مانگ و دەڕۆژێک زیاترە، شاری سلێمانی بووەتە ناوەندێکی سوور بۆ میدیاکان لە ڕووی هەواڵەوە. ئەوەی کە پێوترێ زۆنی سەوز ئێستا لە ململانیایە، لە ناو خۆیە. جاران ئەم زۆنی سەوزە ململانی بوو لەگەڵ زۆنێکی ترا کە پێی ئەوترا زۆنی زەرد، بەڵام ئێستا ئەم زۆنی سەوزە خۆی بۆ خۆی وە لە ژانێکایە. ئەم ژانەی نازانین چی لە سکیایە هەڵیەڕژێ. ڕۆژانە بابەتی گەرم لە شاری سلێمانی ڕوئەدا. ئێستا ئەم شەو ئێمە لەم لایڤەیە لەگەڵ بەڕێز کاک پەیمان حەیدەری شرۆڤەی ئەو بابەتە گەرمانە ئاکەین کە بۆچی ئەم بابەتە گەرمانە لە شاری سلێمانی ڕوەدەن. کاک پەیمان حەیدەری ئاشنای هەمووتانە، من نامەوێ بە جەنابتانی بناسێنم، چونکە دڵنیام جەنابتان لە دوور یا لە نزیک کاک پەیمانی حەیدەریە ناسن، بەڵام هەروەکو ئەوەی کە چەمچێکی کورت لە ژیانی کاک پەیمان بۆ ئێوە ئاشنا بکەم. کاک پەیمان حەیدەری لە دایکبووی شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانی خۆمانە. لە سەرەتایە کاک پەیمانی حەیدەری ژیانی سەرەتایی هەل لە شاری کرماشان بەسەر بردووە. کاک پەیمان ماوەیەکی زۆر فکری چەپ ئەچێتە مێشکەوە، ماوەیەک پێیوە هەڵسوکەوتەکە وە گەڵاڵەیەکە لە مێشکی خۆیان بۆچوونی چەپ، و ئەم بۆچوونە چەپی وای لێ کرد کە ئێران جێبهێڵێ و ڕووبکاتە هەندەران. دوای ماوەیە کە کاک پەیمانی حەیدەری لەگەڵ کۆمەڵەی شۆڕژگێڕی کوردستان تێکەڵە بێت، دوای ئەوەی کە ماوەیەکیش لەگەڵ کۆمەڵەی شۆڕژگێڕانە بووە، ئێستا خاوەنی دید و بۆچوونی و تێڕوانینێکی تایبەتی خۆیەتی بۆ بابەتە کوردەواریەکان، بۆ بابەتە سیاسیەکان، بۆ بابەتە کۆمەڵایەتیەکان، بۆ بابەتە ئابووریەکان، بۆ بابەتە سیاسیەکان ڕاو سەرنجی تایبەتی خۆی هەیە. ئێمەش لەمەڕ ئەم بابەتانەی کە لە شاری سلێمانی ڕوویانداوە لە نێوان هەردوو هاوسەرۆکی یەکێتی، بەڕێز پاڤڵ تاڵەبانی و بەڕێز لاهور شێخ جەنگی، ئێمە ئەم شەو گفتوگۆکەین. کاک پەیمانی حەیدەری، سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا. شەوت باش، لە هەر کوێ هەی ژیانت خۆش. کاکە وەختە ئێوەیش وەخێر و ئومیدوارم لە هەر کوێ ئەمان بیسن و ئەمان بینن ساف و سەلامت بن خەڵکە کوردەوار، و مەمنونیش لەم دەرفەتەی کە فراهەم بوو. من تریبوونە خەڵکیم بەلاوە تریبوونێکی پیرۆز و تریبوونێکی گەورەس و زۆر خۆشحاڵم کە لە حوزورە ئێوە و بینەرانە ئێوە و خەڵکە کوردەوارم شەوە توانین مەقولەیەکی ئاوا گرنگ بەڕەسی بکەین. سەرەتای شێوەزە کە لە واقعا من عەرزتان کەم ئێمە باوەڕمەندین کە ئێمە خەڵکین، و بۆ ئەوەیش من ئەمە لە ئەم تریبوونی ئێوە تکرار بکەمەوە. خەڵک بوون یا مردم بوون یا پیپڵ بوون بە ئینگلیسی دیاردەیەکی دەورانی مۆدێرنەیە، یعنی ناگا بە 250 ساڵ، و تۆ لەگەڵ هاتن و حاکمبوونی مۆدێرنیتە و نظام سەرمایه‌داری و کۆچی میلیۆنی ئینسانەکان لە بن مەغارەکان و مەزراکان و لادێکان وەڕوو لە بارۆکان و بورگەکانی ئوروپاکردن و تەقاندنەوەیان بە عنوانە مترۆپۆلیتەن و دروستکردنی حەواشی و کەسانێک کە لە بەوک و کرێکار تیا قەرارەگرن، تۆ بۆ یەکەم جار لە تاریخا لەگەڵ
توودەیەکی عەزیم یا بە قەوڵی ئینگلیزیەکان مەس جەمعیەت حەشیمەت و ئینسان ڕوبەڕوو ئەویت لەگرا مردم مەعنا پەیدا ئەکا. ئەلبەتە بەم شێوە مۆدێرنەی دەنا هەر لە ڕابردووشەوە مردم و مردم بوون معنای بووگە یان خەڵک بوون معنای بووگە. بۆیە ئێمە ئەگەر لە جەهانی ئیمڕۆوە لەم دقیقە و ساعەتەی کە دانیشتوین کە بستێ خاک لەم کوڕەی ئەرزە نەماوە کە لەژێر سوڵتە و دەسەڵاتی حکوومەتێکا نەبێت، بستێ خاک نەماوەوە بگرە ئەرز و ئاسمانگ و فەزایش نەماگە کە کەسانێک لە ژێرە ناوە نظام سوڵتە و دەسەڵاتی گەورەی جەهانیە گەرەکیان بێ و قۆڕۆقی کەن و لە دەستی خۆیانی بگرن. لەوەها شەرایەتێکە ئێمە دوو بەش ئەتوانین تەفکیکەین لە یەکتری، یەکێک بەشی حاکمانە و یەکی بەشی مردمان یا مەحکومانە، ئەوانەی فەرمانڕەوان و ئەوانەی فەرمانبەرن. من بۆ ئەمە تەوزیح حەدەم تا بە نەتیجەیە بگەین بزانن تەنیا فەرمانبەرە کە وا لە مەوقعیەتە پێگا وا لە پێگا حاکمیەتیش پێگەست فەرمانبەریش فەرمان تێکچوو بە زمانە ئێوە ئەوەی حکم ئەڕانێت وا لە پێگا ئەوەی حکم بەسەری و ئەڕانن ئەویش وا لە پێگا. ئەم دوو پێگە ئەتوانن بەن لە یەکتر، دوو پێگە ئەتوانن بەن لە یەکتر، بەڵام پوزیشن یا وەزعیەت ناتوانێ با لە پێگە مەبەست. ئەوەی ناوی مردمە ئەگەر ببێ بە مامۆستا، ببێ بە ڕووناک بیت، ببێ بە مهندیس، ببێ بە بازرگان، ببێ بە کرێکار، ببێ بە ژن، ببێ بە کەمینەی ئیزەدی، ببێ بە کەمینەی ئەهلە حەق، ئەوە لە مردمبوون دەرهاتگە چووگە سەناو پوزیشن. ئەمە قەت ناتوانێ با لە حاکم، قەت ناتوانێ بالی وقت ناتوانێ لەگەڵ یا ڕوبەڕوو بێتەوە. بۆیە ئێمە لە جەهانێکین کە مردم مەفهومێکی ئینتزاعیە و تۆ مردمێک ناوێنی. ئێمە یەکەم حەولمان ئەوە بوو کە مردم بین و لە پێگەی مردم بین. بۆیە ئەم اتفاقە کە ئەکەوێ و ڕەبتی هەیە بە ژیانی ئیستەیی ئێمەمانان ئێوە. ئێمە لە پێگەی مردم و دەخاڵەتی تیاکەین، دەستی تێئەنین و نەزەری خۆمان و هەڵوێستی خۆمانی تیا دەخاڵەت ئەدەین و دەبێ بەو ئاقارە بڕوا کە ئێمە ئەمان هەوێت بڕوات نە ئەو جۆرەی کە گەرەکیانە دروستی بکەن. ئەوە سەرەتای ئەو ئیلزامە بوو کە ئێمە بۆچی بە گرنگی ئەزانین سەبارەت بەم مەوزوعەی کە ئێستا ئێوە بە خەسی باستان کرد ئێشێ قسە بکەین و بەشدار بن لەمە. باڵە باش. سەرەتا فەرمووتان کە بستێ خاک نەماوە کە مردمگەل نەتوانن لەژێر سوڵتە و دەسەڵاتی فەرمانڕەواکان ژیان بگوزارێنن. ئایا دەکرێت کە مردم بەبێ فەرمانڕەوا بژی؟ تەبیعەتەن دەکرێت و ئەمە ئیماژە مێژوویشی هەست. ئاخر ئێمە ئێستا ڕوانینمان لە فەرمانڕەوا ئەوەسە کە دەسەڵاتی هێزی نظامی هەیە، یعنی قووەی قەهریە، ئەوەی کە تووڕەئی ها بەدەسوو هەبووگن و بە تایبەتی لە سەرزەمین و کوردەوارە ئێمە ئیدارەی عمومی کۆمەڵگامان بووگە و بە سەرباز و قووەی نظامی و قووەی قەهریە دروست نەکریاگە ئەم نەزمە. جا من نەمگەرەکە بڕۆمە ناوی ئەمە چون ئەمە زۆر درێژ خایان هەبێت، فقط گەرەکمە بێ مەسەلا ئەم وەزیەتی کە جەنابە بەحسیەکەی ئێمە لەگرا سێ چمک ئەوێنین کە جەناب لەگەڵ هەر کەسێکا کە قسەکەی یا ئەی بیتی سێ چمک بۆ تۆ باسەکە. یەکی ترسە لە شەڕ، دوو ویستنی ئاشتیە، سێ باسکردنن لە یاساس. ئایا ئەمە دروسە؟ ئەو جۆرە هەست کە ئێوە ئەی بیسن خەڵک لەسەر ئەم سێ چمکە وەستاوە. چمکی ئەوڵ ئاشتیە، چمکی دووەم دووریکردن لە شەڕە و ترسە لە شەڕە و چمکە سێوەم سەروەریە یاساس. هەر ئەمەسە کە جەنابەت ئەو سوعالتە لە من کرد ئەکرێ مردمانی بوون بێ حاکمیەت، ئەو حاکمیەتەی کە منزورمانە. با بەمە دەست پێ بکەم کاکە
إسماعيل عزيز أم جیهانەی کە ئەمڕۆ تەسەئولی ئەەکەین و داڕژراوە ئەم جیهانە سەمەرەی دەوڵەتانی ئوروپایی و ئەمریکاس سەمەرەی 200-300 ساڵی ڕابردووە بابزانی ئەم جۆرە لە دەوڵەتی لیبرالی و دەوڵەتی سوسیالیستی و ئەمانەی کە هاتگنە سەر دەرۆ و ئیمڕۆ بووگە بە نەزمی نەئۆلیبرالی لەسەر جیهانە دەرەنجامی شەڕی ناوخۆیی ئەم وڵاتانە دروست بووکن یعنی تۆ وەختێ تۆماس هابزە بینی تۆ وەختێ فەلسفەی ئەنگلە ساکسۆنی ئەوێنی تۆ لەگەڵ شەڕێکی درێژدایەنی ناو جامعەی بریتانیا ڕوبڕوویت بۆیە ئەمانە صلح ئەکەن بە قاعدە و شەڕ ئەکەن بە ئیستیسنا یعنی شەڕ لە دەروونۆ لە دەرونی چوارچێ و قەڵەمڕەوێکە کە پێ ئێژن کانتری یا دەوڵەت میلەت یان نیشن ئستیت دوورۆ ئەکەنەوە و ئەیخەنە بینی شەڕی دوو دەوڵەت میلەت لەگەڵ یەکتریا دوو حاکمیەت لەگەڵ یەکتریا ئال لەگرا وەزعیەتی قاعدە ئاشتیە لە ناوەوە و شەڕ ئیستیسنایەکە بەرامبەر بە حاکمیەتێکی تر ئەگەر تا بۆیە تۆ شعاری ئەوەی کە حکوومەت ئێشێ بێت ئاشتیوایی بێرێ ئەنا کۆمەڵگە لە حاڵەتی تەبیعیە شەڕی گشت کەسێکە بەرامبەر گشت ئەمەسە تۆ لەگراوێنی مەفهومێ بە ناوی ئاشتی بەرجەستاوێتەوە ئاشتی لە دەروونەوە نە لە بیرونەوە بەڵام لە جەنگی جیهانی دووەمەوە هەنی چت تێتە بەرەوە بە ناوی مافی مرۆڤ بە ناوی ئومەم المتحیدە ئەمانە بۆ تێنە بەرەوە ئەم دوانەش تێنە بەرەوە بۆ ئەو ئارمانە جیهانی کە بنبڕی شەڕ بکات ئیستیسناکە لەکوێ بوو لەوەی کە شەڕی بینی دەوڵەتەکانە شەڕ بینی دوو حاکمیەتە دوو دەوڵەتە دوو نیشن ستیتە تۆ ئومەم المتحیدە کە تێری بەس ئومەم المتحیدە ئەتوانێت ئیعلانی شەڕ بکا بەر عەلەیهی دەوڵەتێکی تر ئەو جۆرەی کە بەر عەلەیهی عێراق کردی کەواتە ئەم ئارمانە هیچ کاتێک بەسەر منزڵی خۆی نەبێ بۆ نەگەی لەبەر دووهۆ تۆ لە فەلسفەی ئەڵمانیە ئیستیسنات هەست وەزعیەتە ئیستیسنایی ئەو وەزعیەتەسە کە حاکم لە بەرامبەر تەهدیدی دوژمنە قانون یا یاسا تعلیقەکە ئەیویسێنێت تەوجیهەکەش ئەوەسە کە ئێمە بۆ پاراستنی یاسا ڕائەگرین بۆ پاراستنی یاسا ڕائەگرین و ئەو جار ئەوەی دەسەڵاتی ئیجراییە ئەوەی پادشاهە ئەوەی قەیسەرە ئەوەی هەر کەسێکەس زۆری مطلقە بێ یعنی وەزی بەڵام ئێستا ئەگەر شتێکت نەماوە بیڵێی با من پرسیاری ئەوە بکەم آخر ئەوەی ئەمریکا ماوە بەڵام تۆ لە دوای جەنگی جیهانی دووەم لەگەڵ قودرەتێک بە ناوی ئەمریکا دوو ئیستیسناس ئیستیسنای یەکەم ئەمریکا ئێژێ من فەرقەکەم لەگەڵ دواکەوتوی و فەسادی ئەوروپا بۆیە من یەکەم جمهوری واقعی جیهانە یەکەم جمهوری واقعی جیهانە و لە ڕووبەری ئەخلاقی و وەزیفەی دموکراسی و حقوقی بەشەر و مافی مرۆڤ سادرەکەم بە دنیا ئێهانێرم بۆ دنیا و حتا لە پشت ئەمە زۆر و شەڕیش بەکارتێنێت یاڵەتە متحدەی ئەمریکا و ئیستیسنای دووەمی یاڵەتە متحدەی ئەمریکا ئەمەسە یاڵەتە متحدەی ئەمریکا لە موعاهداتە بینالمللیە کە داینیاگە خۆی ئێتە دەرەوە یاڵەتە متحدەی ئەمریکا پێویست ناکەن لە ڕێگەی سازمانە ملل متحد و ئێلانی شەڕبار وڵاتی بکات لە هەر کوێکە زەرورەت بزانێ شەڕی پێشگیرانە ئەکا و دەزەوەشێنێ لە هەر کوێی دنیا یاڵەتە متحدەی ئەمریکا چەکەنەوەویەکانی خۆی دەبیناوە و ئێتە دەرەوە لە ئەو گرێبەستانە یاڵەتە متحدەی ئەمریکا ئەو بیانوە دێرێت کە ئەرتشی یاڵەتە متحدەی ئەمریکا بۆ ئەوەی بتوانێت ڕساڵەتی خۆی بەکاربوات ناوێ یاسا دەستی پێی بوەسیت دەی ئەساسی جمهوری ئەمریکا چ بوو ئەو ئیدعا بوو کە پێژن سەروەری یاسا وانە بوو وەرە ئێستا یاڵەتە متحدەی ئەمریکا بۆ ئەوەی سەروەری بنوێنێت ئێشە یاسا تعلیقەکە و یاسا بەکار نەبا و بڕواتە سەرەوەی یاسا و ئەمە لە پشتە
ئەوەی فەرمان ئەڕانێ فەرمان. زۆر باشە. سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز کاک پەیمان حەیدەری. ئەچینە ناو گەرمەی گفتوگۆکانمان کە باسکردنە لەو کێشانەی کە لە شاری سلێمانی و لە زۆنی سەوز ڕوو ئەدەن، بە تایبەتی تر ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە هەردوو ململانەی نێوان هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم کێشانەی کە لە نێوان ئەم دوو هاوسەرۆکە ڕوئەدا لەکوێی ئەو بابەتانەیە کە جەنابەت باست کرد؟ ئایا یعنی لەو جێگەیە کە شەڕ ئمڕۆ بووە بە دیاردەیەکی قاعیدە نەک ئستثنا. بۆ چون لە جیهانی ئمڕۆوە تۆ لە دەرونی ئیمپراتوری نظامی سوڵتەی جیهانیا ژیانەکەی، تۆ ئمڕۆ شەڕی دوو وڵاتێکی یەکتریان ناوێنیت. ئاخرین دانیان ئەوەی ئەرمەنستان و ئازەربایجان، پێشووتر لەوەیش لە ساڵەکانی 2008 تا ئەوەی گورجستان و رووسیا بوو. تۆ شەڕی دوو وڵات ناوێنیت، بەڵام دائیمەن ئەم دقیقە من و تۆ لەگەڵ یەکتریا قسە ئەکەین لە سەدان جێگەی ئەم کوڕەی خاکیە شەڕە، لە سووریە شەڕە، هەر لە دەوروبەری منێتوە، لەو عێراقە کە جەنابە دانیشتی شەڕە، لە تورکیە شەڕە. ئەم شەڕە هاتکەسە ناوە ژیان و حیاتە عمومی. ئیستە ئیتر ئستثنا نییە، بووە بە قاعیدە. و ئیتر شەڕی دەوڵەتەکانیش نییە، چون دەوڵەتەکان گشتی یەک کاسە کردیاگن و شەڕی نێوخۆی ئیمپراتوریەتە. مثال ئیستە لە ئەفغانستانە تاڵەبان خەریکە ئەمڕۆ قندوزیشی گرت، تاڵەبان خەریکە ئەیگری. تۆ ناوێنی ویلایەتە متحدەیە ئامریکا بڕواتە سازمانە ملل و شۆرای ئەمنیەتە سازمانە ملل سیکیوریتی کانسڵ بێژێ وەڵا شەڕێکە و دەبێ بڕۆی میکوژێنینەوە، بەریان داگە. شەڕ ناوخۆیە، ئەمە شەڕ ناوخۆیە. پس ئەم ڕساڵەتەی کە شەڕ تەواو بووگە، تەواو نەوگە، شەڕ ئمڕۆ هاتکەسە ناوە بووگە بە سەرەتایی ترین بەشە سیاسەتکردن. یعنی سیاست بووگە بە کەرەستەیەکی بچووکی تەنیشتی شەڕ. تەبیعەتەن ئەمەی ئمڕۆ لە سلێمانی ئەگوزەرێ شەڕ، شەڕ قڕۆکردن دەسەڵاتە. ئێستا لە پشتە کامە توجیها، لە پشتە ئەوەی کە من لە سەرەتاوە پێتم و دەوڵەتانی ئوروپایی وا دانریان کە ئاشتی ناوخۆیی بێنن، کەواتە تۆ بۆ کێشەکانی ناوخۆ یەکدانە شخصی مقتەدەرە وەکو پادشا هەست یا حکوومەت هەست و لە ڕێگەی قسەکردن و ڕاوێژکاریوە وە سیاسەت و دیپلۆماسی وە حەلیەکەن کێشەکانی ناوخۆ. بەڵام کێشەکانی دەرەوە بە شەڕ حەلەکەن، بە شەڕ حەلیەکەن. خۆ تۆ لەگرا تەقابڵ یا ڕوبەڕووبوونەوەی دوو پێگەی سەرۆکی لەگەڵ یەکتریا ئاوێنیت. لاهور شێخجێنگی پاڤڵە تاڵەبانی، لاهور شێخجێنگی بە هەمووی ئەوانەی کە لە دەوروبەریان، یعنی ڕانتیان لێ خواردووە، یعنی گەورە بوون پێگەیان گرتووە، یعنی زنجیرێک کە بە یەکتری وەسڵ وە تا توانێتی پێگەی و دەسەڵاتە دابنێ، بازرگانی، سیاسی، ئەمنی. تەوەجوە فەرمووی ئەمانە هەمووی لەگەڵ یەکتریا بوون. لە بەرامبەری ئەمە بنەماڵەی تاڵەبانی، بەشی جەلالە تاڵەبانی، هێرۆ ئیبراهیم ئەحمەد، شاناز ئیبراهیم ئەحمەد، خانەوادەی ئیبراهیم ئەحمەد، و لە کناری ئەمە بڕێک لە ئەندامانی کۆنی یەکێتی من جملە مەلا بەختیار. تەوەجۆکەی بۆ قڕۆکردن دەسەڵاتە سیاسی لەگرا شەڕی دەسی فکرگە. ئەوان مەجموعەیەکن ڕاندخۆرە خۆیانیان هەست، ئەمان مەجموعەیەکن ڕاندخۆرە خۆیانیان هەست. بەڵام لەسەر ئەو ئەمرەی کە تۆ نابێت لە داخڵەوە دەست بۆی بۆ ئەسلحە و یەکتری بکوژی، محاولە ئەەکەی بە دانووسان و دیپلۆماسی حەلکەی. بەڵام بە دانووسان و دیپلۆماسی حەل ناوێت، چون تۆ ئەو جارە بەجێ ئەوەی کە کابرا وەکو لەش ئێعدامیکەی، هەیکەلە سیاسیەکەی ئێعدامەکەی. لاهور شێخجەنگی ئێستا دووشتە. یەکێک هەیکەلی سیاسی لاهور شێخجەنگیە بە عنوانە هاوسەرۆکە یەکەمە یەکێتی نیشتمانی کوردستانە عێراق، یەکێکیان لەشی فیزیکی و لەشی ڕووتی ئینسانیەتی. ئێستا لاهور شێخجەنگی بەشی حیاتی ئیجتیماعی، حیاتی سیاسی لێ سنگیاگەسەوە. ئێستا لاهور شێخجەنگی تعلیق کریاگە،
و ئیستا هەر کارێک ئەتوانن بەم بەسەریا حتا ئیستا ئەتوانن بیکوژن یعنی ئەو کاتە نیان ئەتوانی چون ئەو کاتە ئەگەر بیان کوشتایە سەرۆکێکیان کوشتو و سەرۆککوژی باو نییە چون ئەبوو بە باو ئەو بە سنەتێکی غەڵەت تۆژت کرد پس تۆ لە سەرۆکی دەریتی هەیکەلە سیاسیەکەی ئەکوژی ئیتهام ئەخەیتە پاڵی دزە درۆزنە پیا و کوژە ماڵی مردمی خواردووە ڕەفاندوویەتی تەوتەئەی شەڕ ژەهر خواردنی باڵ تاڵەبانی کردووە و زۆر کاری تر تۆ هەیکەلە سیاسیەکەت کوشتووە ئیتهامەکان ئەیتە پاڵی بەرەبەرە ئیتهامەکان کە ئەنیشێگەی و کوشتنی هەیکەلە سیاسیەکە بەردەوام ئەوێت لابردنی لەشی زۆر ئاسانە ئەو اتفاقەوە بەڵێ کاک بەڕێز کاک پەیمانی حەیدەری تۆ بۆ خۆت بڕوات وایە کە ئەم جەنگە لە نێوان ئەم دوو هاوسەرۆکەیە جەنگە لە پێناو چاکسازی یاخود جەنگە لە پێناو بەدەستهێنانی سوڵتە و دەسەڵات نەخێت جەنگە لە پێناوە سوڵتە و دەسەڵاتە بزانە نە پاڤڵ تاڵەبانی نە لاهورە شێخ جەنگی هیچ کامیان لە دڵە پرۆسەسێکی سیاسیان نەبنە سیاسی بەڵکو بەڕانتە بنە ماڵە چون کوڕە فلانە کەسوگە چون خزمە فلانە کەسوگە لە پڕێکا بووگەوە کوڕێک هەردووکیان قەبارەی سەرۆکیان نییە ئەمما لاهورە شێخ جەنگی تۆزێک پەسەندترە لای خەڵکی تا پاڤڵ بە حرەکاتیش کورد نییە هەر بە حرەکاتی بەدەست ڕاوەشاندن و تعاملکردن و تەوخەکردن و خەڵکە باوەشگرتن و ڕێوەڕووین و ژستگرتنی کورد نییە کابرایکی بیانی دروسە کوڕمام جەلالە کابرایکی بیانیە ئەمە بە تۆ ئێژێ پاڤڵ قەت ناتوانێت سەرۆکیەکێتی بێت و ئەوەی پاڤڵی هەڵبژاردووە زۆر زیرەک بووە چون وەکو ئاوی خواردە نەتوانی پاڤڵ لای ئەوەی تهدید بوو لاهور بوو لاهور تۆزێک لە خەڵکەکە ئەکا وەلێ ئەمانە هەردیان سەرۆک نین نە ڕەحبەرن نە سەرۆکن و فێر بووگن لە بوروکراسی و چوزانم بە نەمایشدان و ئەسڵحە نەمایشدان و پارە و ئیمکانیاتی وا لە بەردەستیانە سەرۆکایەتی بکەن لە کاتێکا سیاسەت مەداربوون بە ئەبزار نییە وەسە دکتۆرەکانی قەیم حەکیمەکانی قەیم سەری توایانە کرد و سەری دەروون و بیرونیان ئەکردی ئەیانزانی چیتە ئێستا تۆ ڕێتۆ لای دکتۆرێک هەتا 50 فەحسە بۆ نەنووسێ 50 فەحس نەکەی نازانی چیتە لەو دوا تازە تەشخیصیش نادا چیتە بۆیە تۆ 50 دکتۆرە ڕۆی دەحفێ لە سلێمانی ڕۆی لەو دا ڕۆی بۆ خەولێر لەو دوا ڕۆی بۆ بەغا لە بەغا هەڵەسی ڕۆی بۆ تاران بۆ چون دکتۆرەکە ناتوانێت تەشخیص بە ئەمانیشە سیاست مەدار بوون بە کەرەستە و بە ئەبزار پیان وا بووایە مەسەڵەن تۆ لە درو فش بکەنەوە پێت بێژن تۆ سەرۆکی ئەویش بەچی بەوەی کە تۆ پێگەیەکە هە مۆرێوا لە گیرفان تا هەنە ڕاستە و تۆ ئاگار لێنی یا بە تەجەسوسکردن لە ژیانە خەڵکیە باشە کاک پەیمان تۆ لە سەرەتاوە کە ئەم کێشە دروست بوو لە یەکەم لایڤی خۆتا دوای کێشەکە کە دروست بوو بە شێوەیەکی وەکو بڵێ بە شێوەیەکی جۆرێک لە کوتوپڕ لایڤێکت کردەوە و زۆر توند بەرامبەر بە هەردووکیان قسەت کرد ئێستا من قسەکانە دوای لێ خوێنمەوە کە جۆرێک لە جۆرەکان هاوڕای لەگەڵ ئەوانەی کە پێیان وایە لاهوری شێخ جەنگی لەگەڵ زۆرینایە و تا ڕادەیەک زوڵمی لێەکرێ نازانم چۆن ئەم پرسیارە نەخێر من خەریک بووم تەحلیلی فەزاکەم ئەکرد هەنووز نەڕۆیگمە ناوە کڕۆکەکە من گەرەکم بوو بەم مقدمەیە کە هاتم بگەم بەو جێگەی کە تۆ دەنگە زۆر ئەبیسی لەم قسە پیرەژنانەی وا ئێژن ئەوە با خوێن لە لوتە کەس نێتە دەرەوە و تخوا با شەڕ نەوێت و ئەوە با سوڵحکەین و سوڵحە عەشایریکەین و ڕێز عەشیرەت بێرین و با لە یەکتریا تەباهی نە لەگرا تەزاد دە مەنافعە تەزاد دە بەرژەوەندیە تەزاڕۆ بە بەرژەوەندی وە لە یەکتریداکە دوو دانە سەرۆک لە یەک دانە مەحدودا ناتوانێت جێگای بێت و یەکێک ئێشێ بویسێت لەگرا لابردنە
لاهور شێخ جەنگی لە پشتە بیانوویەکە ئەکرێ بیانووی چاکسازی لابردن و قڕۆخکاری وەک گەندەڵی ئەم بیانووە دروست نانەست ئەوەسە من لە بەرامبەریە بێسم لەبەر خاتری ئەوەی چەندێ لاهور شێخ جەنگی گەندەڵ بێ دەیان بەرابەری ئەو مێژوو یەکێتی گەندەڵ و ئەم سەرۆکی ئیسلێ گەندەڵە وەنەک ئەبێ حەسیب لەمانە بکێشیتون نە مەسەلە ئەوەسە کە فقط پارە بریاگە نە مەسەلە ئەوەسە کە پۆست و مەقام بریاگە مەسئلە ئەوەسە ئێمە ئێشێ بین بزانین لە تەی 30 ساڵی ڕابردووە ئەمانە کامە پرۆژەگەریان بەسەر ئەم کۆمەڵگا داسەپان کە ئەم خەڵکە و ئەم وەزعیەتەی ئێستەی دروستکرد بگەن لە کوشتنی دەرفەتەکانە لە کاولکردنە خەڵکی لە ترساندنە خەڵکی لە خەڵکی بەرەو لا ڕێبردنە لە کوشتنە ئەقڵە خەڵکی لە کوشتنە پرسیار وە لە سەتحیکردن و گەوجاندن و ئەحمەقاندنە خەڵکی و تەحمیقکردنە خەڵکیە بەس لەگرا ئەسڵن داستانەکە ئەمە نییە داستانەکە ئەمەسە ئێمە نایەڵێ ئەم حەزبە بکرێت بێ ئەوەی فەساد جەڕاحی بکرێت ئێشێ فەساد دەستی بۆ بۆی وە هەڵی تەقێنیت مادام شەڕەکەیان دەست پێکردگە وە شەڕ قدرەتە وەگەرەکیانە هەموو شتێ بخەنە پای لاهور شێخ جەنگی و ئەترافیانە لاهور شێخ جەنگی و بێژن خوا هەڵی ناگرێت تەواو بوو ئەمە وەسا ئەوەی کە عەلی خامنەئی گەرەکی کوڕەکەی خۆی بخاتە جێگەی خۆی بە خەڵکی گەرەکی بێژێ ئەمە ئینقلابە ئینتفازە کراوە ڕاپەڕین کراوە بەرێ قەڵائێوە برتان لە کاتێکە هەموو ساختارە فاسدە دەوڵەتە ئێرانی ئەوینێت یەک نەفەر سزا نادرێت ئەوانەی ڕاندەخۆن و قۆرۆخی دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی نظامی و ئەمنی و ئابووریان کردگەتەکان ناخۆن بەس دەمامەکەکە ئەگۆڕێت و ئێمە نایەڵین دەمامەکەکە بگۆڕێت ئێستا کە تۆ دەسێ بۆ فەساد بردگە ئێشێ فەسادە باوکیشیان دوو بەرەوە ئێشێ فەسادە ئەترافیان و دایکیان و خۆیشیان بێتەوە ئێشێ ئەم هەیکەلە جەڕاحی بکرێ وە خەڵک کە ئێمە بین ئەبێ ئەم چقۆی جەڕاحیە بگرێ بەدەسەوە و ئەم ئەمەلیاتە بکات ئەو کارەسە من گەرەکمە و ئێمەی مەردم گەرەکمانە تاقیبی بکەین بەڕێز کاک پەیمانی حەیدەری ئێستا ئەوەی کە جەنابەت باست کرد ئێستا وا خەریکە ڕئیس عەشرێتەکان و فیگەرە کۆمەڵایەتیەکانی سەر ساحی باشووری کوردستان تەدەخولی بابەتەکەیان کردووە و وا خەریکە بابەتی چاکسازی و ئیسلاحی ئیجتیماعی کۆمەڵایەتی وا خەریکە بەرکەنار ئەخرێت و ئەم دوو کەسە پێکەوە تەبا ئەکەنەوە و خەڵکە ڕئیس عەشیرەتەکان کەوتونەتە بینەوە لە نێوان ئەم دوو کەسە خوێندنەوەی جەنابەت چییە بۆ ئەم کۆمەڵگەیە کە ئەم دوو حیزبە کە ململانەیەکیانە لە لووتکەی حیزبێکی سۆشیال دیموکراتان ئێستا خەڵکی عەشایر دێت سڵحی ئەم دوو کەساکە بزانە کاکی جان ئەوەڵەن ئەوانەی کە ئمڕۆ ناویان سەرۆک عەشیرەتە من هیچ مخالفەتێکم لەوە نییە کە عەشیرە هەبێ هیچ مخالفەتێکیشم لەوە نییە کە سەرۆکی عەشیرە هەبێ سەرۆکی عەشیرە فرە باشترە مەبەستم بە حاڵەتە تەبیعیەکەی وەکو خۆڕسکەکەی دەرهات بێت تا ئەوەی کە تۆ لە زانکۆوە دانێک پەروەردەکەی بیبەی لە تەلەڤیزیۆنەکان تا زیلی بکەی بە ناوی پسپۆر و ئەو خەڵکی بکەوجلێت بزانە تۆ من سەرەتا وتم خەڵکێک نییە خەڵک ئینتیزاعە نییە بەڵام تۆ بۆ خاتری ئەوەی بە ناوی خەڵک و بیفرۆشی بە خەڵک دەبێ بۆ ئەم خەڵکە سەر دروستکەی تا ئادرسی بێ عنوانی بێ بڕۆی بۆ لای ئێمە تەبیعەتەن هەنێ داڕشتن و کۆنمان بوو وەکو تایفە و تیرە و خێڵ و عەشیرە و ئەمانە تۆ وەکو لادەیە کە ئەڕۆیت بۆ ماڵە قوێخا ئەمە ئیتر نوێنەر تەواو ئەو خەڵکە بوو مەسەلەن یا بژاردەی تەواو ئەو خەڵکە لە دنیای جەدیدا چیان کرد پسپۆریان دروست کرد ڕۆژنامەوانیان دروست کرد کەسایەتی سیاسیان دروست کرد ئێستا سلیبریتیان دروست کردووە کە ئەمانە ئەبن بە قسەی مەردە قسەکەن و ئەبن بە خەڵک باشە بەڵام ئەمانەی تۆ بە ناوە سەرۆک عەشیرەت ئەیونی خوو و هەڵسوکەوتیان سەرۆک عەشیرەتی نییە بزانە مثالێک بە خزمەتتان مەسەڵەن من سەرۆکی عەشیرەتێکم ئەم عەشیرەی منە 40-50 هەزار نەفەر
40,000 نفر ومن خۆڕسکانە سەرۆکیان عشیرەتەمە، یعنی کە من قسەیەکم کرد کە من تەداخلم کرد لە ناوی سۆڵحێکا سۆڵحەکە ئیمکان پەزیرە، لە شەڕەکە شەڕەکە ئیمکان پەزیرە، ئەتوانم ئیعلانی شەڕ بدەم، ئەتوانم ئیعلامی سۆ، ئەو قدرەتەم هەیە. وەکو ئەو سات شیوخیش هەیەن، شێخەکانیش هەیەن بوو، مەلاکانیش هەیەن بوو، مەسەلەن چه قەشەی یەهودی بێت چه قەشەی مەسیحی بێت، ئەم دەسەڵاتیانە هەبوو. ئیسا تۆ تەسەور کە من سەرۆکە عەشیرەتێک، تەبیعەتەن تۆ وەختێ 50,000 کەس لە ژێری فەرمانداوێت، خاوەن دەسەڵاتێکی گەورەی، وەزنە سیاسی ئەمەسە، وەزنە سیاسی وەزنە عەشیرەکەتە، هەتا وەزنە ئیجتماعی کێشە ئیجتماعی ئەوەسە کە تۆ خاوەنە عەشیرەتە. تۆ یەکەم شتێک لە پێگەی سەرۆکیە ئەم عەشیرە هەتە ئەمەسە کە بتوانیت حرمەتی عەشیرە و قورسایی عەشیرەکەی خۆت ڕابێت. یەکەمی ئەوەسە کە ئیحترام بێری بۆ عەشیرەکەت. ئەم ئیحترامە چۆنە؟ تۆ حاکمیەت ئێشەی دروستکەی، نە حاکمیەت تۆ دروستکات. حاکمیەت کاری بە تۆ هەستا لە تۆ تەئیدیە بگرێ، نە تۆ لە حاکمیەتی بگری، چون تۆ ئەمەت بە خۆڕسکانە بەدەساوردە، نسبەتی تی خوێنیە بەدەساوردە. ئێستا ئیشی حاکمیەت بێ بۆ لای تۆ، نە تۆ بڕۆی بۆ لای حاکمیەت. تۆ وەختی ئەڕۆی بۆ لای حاکمیەت نیشانەدا دەسەڵاتەکەت پوشاڵیە، پڕ و پوچە، هیچ نییە، پوچە. دوو نیشانەدا تۆ خەریکی خەڵکەکەی خۆت سووکەکەی، هەم بێعورزایانەکەی هەم بێ مقداریانەکەی. ئەوە نیشانەدا تۆ لە ناوی خەڵکەکەی خۆتا کێشە نییە، کێشەکەت ئەوەسی تۆ بەوەی کە ئەها سەرۆک عەشیرەتەکەمان سەرۆک پاڤڵ ئەیبینێ. ئەمە ئیتر لە دانایی و لە زانایی و لە خەمخۆری و لە گەورەی ناو عەشیرەکەیان نییە، هەرەوەی کە پاڤڵ ئەیبێنێ 50,000 دلار و 500,000 دلاری پێدا ئەو پیایە گەورەیەکە. ئێستا چۆن بووگە بە سەرۆک عەشیرەت؟ تەوەجۆ بکە ئێوە لە 20 ساڵی ڕابردووە تەکە دیاردەی دیوەخانەکان هەڵبوون، دیوەخانەکان نەمابوو، دەمێک بوو نەمابوو. سەر لەنوێ چۆن ئەحیا کردیان؟ بە پارەی حکوومەت، بەو پالەتە پارانەی کردیان. خانەمە گرتۆرد بەڵ وەختە خۆی ئەمەی بەکار هاورد لە عێراق. ئێستا جارێکی تر سەر لەنوێ ئامریکایەکان هاتن و دروستیان کردن. کابرا سەرۆک عەشیرە نەبوو، 3 ملیۆن دلار 5 ملیۆن دلاریان پێدا دیوەخانێکی گەورەی کرد کە سویسە بگەسو جێگەی گاڵتەوکات، گعدە گێڕان و تەزوێحێکی درێژی قەزوانی ئەگرێتە دەسەوە و نەعخلی هەسوونە درایەتی هەسوونە بەڕاستی سەرۆکی ئەم عەشیرەتەسە و منجەڵی خوان برنج و فاسۆلەیە دانیاگە و خەڵکەکە ئەڕوا و فیلمی لێ ئەگرێ و ئەمە لە خۆی و بووە سەرۆک عەشیرە. باش تەبیعەتەن کۆمەڵی خەڵکیشی دەپشتە. لذا ئەمە کاکەگیان نەمایشکردنە و سووککردنە مردمە، ئەمانە عەشیرە و سەرۆک عەشیرەیشیان مەسخەرە کردە. من باوەڕم بەمە نییە و ئەمە بە هیچ شوێ ناگا، مەحان بە شوێن ئەوەی کە تەئیدیە بگرن. ئەمە حەل نابێ. ئەم کێشە تۆ ئیتتهامی ژەهر خواردکردنە پاڤڵە خستکەسە پشتە ناوەڕ. ئەمە حەل نابێ مەگەر ئەوەی کە ئێمەی کورتفرە بێ بەرودوابی. باشە کاک پەیمان، بۆچی لە هەرێمی کوردستانە دادگاکان بەو شێوەیە لێ هاتووە؟ ینی هەر کەسێک کە ئەیەوێ یەکێک تۆمەتبار بکە، هەر کەسێک کە ئەیەوێ یەکێک لە بەرامبەر خۆیان بسڕێتەوە، هەر کەسێک کە ئەیەوێ کەسێک ناشرین بکە، لە دادگاکان فەرمانی بۆ دەرەچێ. یعنی دادگاکان پاڵپشتە بن بۆ ئەوەی لە جۆرێک لە جۆرەکان دادگاکان بوونەتە بەشێک لەم ململانە سیاسیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە. پێت وانییە دادگاکانی بە هەمان شێوەی سەرۆک عەشیرەتەکان پێگە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستانە جۆرێک لە جۆرەکان ناشرین بوون، ناتوانن ڕۆڵی خۆیان ببینن وەکو ئەوسانە ماون؟ کاکەگیان من زۆر جارێ ئەشنەفم ئەڵێن سەروەری یاسا. بزانە ئاغاگیان، ئەوڵە من وەزعیەتێکم لە جیهان بۆ جەناب باس کرد و پێتم وت یەکەم یاسا پێشێنکەر یاڵەتی متحدەی ئەمریکاست. یاڵەتی متحدەی ئەمریکا ئێژێ ئەوەی فەرمان ئەڕانێ فەرمان نابا. وەبیرتان دێتەوە مەلا بەختیار لە مصاحبەیەکی خۆیان لەگەڵ ڕووداوە وتی یەکێتی ڕەقەمە،
بە ئینتخابات ناتوانن لای بوون وەبیرت دێ بزانە ئاخەیان تۆ وەختێ دەسەڵاتی نظامیت هەست دەسەڵاتی عەسکەریت هەست تۆ وەختێ دەسەگرکە بە کۆناڕستەکەەوە هەرچی پارەز بۆ لای تۆ وەختی ئەم دوو چمکە واوە دەسۆ تۆ خۆت لەسەرەوەی هەرچی ئیرادە زویسیایی چه ئێرادەی قانون بێ چه ئێرادەی مردم بێ چه ئێرادەی یاسا بێ چه ئێرادەی دابوونەریت بێت تۆ لەسەر هەموویان زویسیایی و تۆ هەمووی ئەمانە تعلیق ئەەکەی لە ژێری ناوی ئیستسنا واینە شەڕا دوژمنوانە دەور و بەرمانە گەمارۆ دریاوین دیسکۆرسی زدیەتی لەگەڵ پارتی یەکێتی گەورە ئەکاتۆ زدیەتی لەگەڵ یەکێتی پارتی گەورە ئەکاتۆ هەرتیان یاڵێتەوە بۆیە ئەم دووە قەت نابێت لەبین چێت چون تەوازنی هێزەکێڕانێتوە چون دائما تۆ وایتە وەزعیەتی تعلیقی یاسا و یاسایەک ناتوانێت ساختە بێت لەگرا ئەوانەی تۆ ئەیانوێنیت کەرەستەن کە یارمەتی ئەدات بە سەپاندنی ئەم سوڵتەیە کەرەستەن کە یارمەتی ئەدا بە سەپاندنی ئەم سوڵتەیە لەوانە مەحکەمە لەوانە حاکم لەوانە ئەمانە گشتی مەعاشخۆرە دەسە پارە نەوتەکەی بەغاو زیەکانە گومرۆکاتن تەبیعەتەن ئێرادەیان نەخۆیان تەبیعەتەن ئەمانە گشتی بەرساختن تۆ بۆ خۆتیش ئەوێنی نەیەکێتی نیشتمانی نە پارتی هەڵقوڵاوی دەرونی کۆمەلگای کوردەواری نین بەڵکو بە کەرەستە دروست کراون بە چەک و بە پارە و بە ئەسلحە دروست کراون و بەکرێ گیراون بەکرێ گیراون بۆ خاتری ئەوەی کە من ئەمانە مەبسوود لە دیبەیتەکان ئەوتکە بۆ نابودی جیهانی کوردی و ئینسانی کوردی بزانە ئەمانە بەناو شۆڕشی کوردی بەڵام شۆڕشی کوردی لە یەکەم هەنگاویە پێناسی کوردی دەرەکە شێبێژی کورد کێس من چه فەرقی لەگەڵ ترکی ئەوانی ترا ئەەکەم ئەوانی ترکێن کە من فەرقەکەم لەگەڵیانە بۆیە من ئیدارەی خۆمم گەرەکە دوژمنی من کێس تۆ پێناسی دوژمن ناکەی چۆن بە شۆڕش چۆن شۆڕشی ببوورە کاک پەیمان ئەلێرە با من پرسیارێک بکەم جەناب تەفەرمووی ئەمانە هەڵقوڵاوی نێو مەفهومەکەی ئاوایە هەڵقوڵاوی نێو شەقامی کوردەواری نین بەڵام ئەگەر ئێمە سەیری ئەو هەڵبژاردنانە بکەین کە لە ساڵانی 92 لە هەرێمی کوردستانە ئەنجام ئەدرێ زۆربەی زۆری هەڵبژاردنەکان یەکێتی و پارتی ئەتوانین بڵین لە سەدا زیاتر لە سەدا هەفتای کۆمەڵگەی کوردیان لەگەڵایە ئەوانەی کە خاوەنی ڕەن لە سەدا هەفتای خەڵکی کوردەوار لە باشووری کوردستان پەنجە بۆ یەکێتی و پارتی مۆرەکە ئەگەر ئەمانە هەڵقوڵاوی نێو جەماوەری کوردی باشووری کوردستان نەبن ئەی کێ نوێنەرایەتی کوردی باشوورەکە ئەوڵان کاکە گیان ئەم پێوەرە پێوەرێکی دروست نییە بۆ خاتری ئەوەی کە خەڵک لە کاتی سەدام حسێنی شانەوە 9.99 ڕەئی بە سەدام حسێنەداوە دەنگیەدا ئایسەیشە لە کرماشان و لە سنە و لە حەمەدانیشا و لە ئیلامیشا زۆرینەی خەڵکەکە بەشدارە بێت لە پرۆسەسی دەنگدانە چ شۆرای شار بێت چه مەجلس نەمایەندگانە ئێران بێت ئەمە هیچ پەیوەنێنێ بۆ خاتریەوەی خەڵکەکە خەریکە ژیانە ڕۆژانەی خۆی ئەکا و خەڵکەکە خۆی بووگە بە بەشێ لە دەسەڵات و خەڵکەکە ئەزانێت چی بکات تا دەسەڵات دەری پێ نەگرێت یەکێک لەوان بەشداریکردنە لە بۆنەکانی ئەم دەسەڵاتە تا بتوانێت پلە و پایە و ئەوانە بگرێت و تا خۆی نزیکتر بکاتەوە تا مەعاشەکەی و بندیوارانەکەی و تەقاوەدیەکەی و ئەوانەی لەبین نەچێت ئەمە مەشروعیەت نییە و ئەمە نوێنەرایەتی نییە ئێمە باوەڕمان بە نوێنەرایەتی نییە من وەکو جریانە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ئێمە باوەڕمان بە نوێنەرایەتی نیە و پێشمانوانیە ئەمەی کە پێی ئێژن دموکراسی یعنی لە ڕێگەی وەکالەت و مدیریەت و ڕئیس و نوێنەر و جێبەجێ نەکرێت و ئەمە ئیمکان پەزیر نییە نە ئیمکان پەزیرە و نە ئەبێ بکرێت بەڵام ئەوەی کە ئێمە ئێژین ئەمانە هەڵقوڵاوی دڵی ئەم کۆمەڵگانین بزان ئاغاگیان تۆ وەختی ئێژی من کوردم دەژێت چمکێک ئاوەستاوی بەناوی کورد تۆ بێ ئەوەی کە ئەم مڵکی گشتیە کە کوردە تاریفە کردوێتەوە مشتومەڕە لەسەری کردوێ لە فڕێکاوتوتە من کوردم و من سوسیال دموکرات و شەڕەکەم تۆ کەواتە ئینسانێکی لەسەر نەحلەی چەپ و هاتی ئەم فەزڵە کار مارکسەوە تۆ کەرەستەی کار مارکسی نەخوات و ڕابتە بە کورد نییە هیچ ڕابتێکە بە کورد نییە تۆ زمانێ کوردی
کە بێژی کوردبوون یعنی چی فەرقە تۆ لەگەڵ ئەوانی تراچی و دوژمن و کورد کیس ئەم پرسیارە نەکەوت کەسە کۆمەڵگای کوردەوار کە لە دەرئەنجامی وەڵامدانەوە بەم پرسیارە و ئەم مشتوم ڕووسی مەقسیمڕە لە کۆمەڵگای کوردەواری ئێمە جەریانێکی مبارزاتی شۆڕژگێر هاتبێتە دەرەوە شتیوان نەبووکە وشتی وا اتفاق نەکەوت کە بەڵکو ئیدەیەک پەیوەندیان گرکە بە بڕێک دەستگای ئەمنیەتی یا دەستگای ئەمنیەتی پەیوەندی گرکە بەوانەوە مثلا بۆ جەلال تاڵەبانی ڕەهبەری یەکێتی نیشتمانی بوو لە بەڵەوەی پەیوەندیەکان تەکە دەوڵەتە ئێران و بەعسی سووریە و پارە و پچەکەکە جەلال تاڵەبانی ئێهاورد بۆ عەبەی موحتەدی ئێستا ڕەهبەری کۆمەڵە خۆ جەماعەتی کۆمەڵە لە زەرگوێز کەوتکن جناب ئازانی و عەبەی موحتەدیان دیانە دەی 200 دانە پێشمەرگی کۆمەڵە ئیستە دوو کۆمیتە مەرکەزیان ئەتوانێ بە قەوڵە ئێوە بە کودتا ئێژەن ئینقلابکە و ئەتوانێ عەبەی موحتەدی وا 50 کیلۆ 60 کیلۆز پیرەمەرد پیرەپیاوێکی قڕۆڵە ئەتوانن بەری پێ بگرنێتەوە وردوگاکە وانە ئەی بۆ هەر ئەناون و ئێژن ئەو عەبەی موحتەدی زۆری هاوردە بۆمان بۆ خاتری ئەوەی کوناڕسقەکەەوە دەستی عەبەی موحتەدی پارەکە ئەدەن بە عەبەی موحتەدی پارەکە ئەدەن بە مچەی هیچی ئیمکانیاتەکە ئەدەن بەوە نایدەن بە کەسێکی تر بۆی ئەمانە لا نابن ئەی هەستێکیش بچێتە شوێنی ئەوانە هەمان ئەو دەوڵەتانەی ئەو سەرچاوانی کە پارە ئەدەن بەو کەسانی کە جەنابت ناوتێنان بەڕێز کاک عەبدوڵای هیجری بەڕێز کاک عەبدوڵای موحتەدی بڵێ ینی هەست ناکەی هەر کەسێک بچێتە شوێنی ئەمانە ئەو دەوڵەتانی کە ینی جەنابت باست لەوە کرد کە پارەیان پێدرێ هەمان معاملەیان لەگەڵا بکرێ نەخێر تەبیعەتەن وانە ئەمانە دەبێت بالئەخەرە یەک ناوبانگێک و نازناوێکیان بۆ دروست کردووێ هەروە لە پڕێکا ناوی دانەیە بێنی ناخوجێت ناخوات تەوەجۆکەی بۆیە تۆ ئێشێ بیت مەلا مستەفای لەسەر کرۆکی طریقەتی نەقشبەندیە هەڵبژێریت و بعد بێ لە طریقە ئیسا پژمانەوە پارە و چەک و پوڵی پێبەی و لە طریقی ئیسرائیلیەکانەوە وارد بازیەکەی بکەین ولێو دوای لەسەر کرۆکە نەقشبەندیە کە ئەمانەتێنە دەرە و تەبدیلیان پێ بە حیزب سیاسی ئەفەندیگەلێ بەناوە ئیبراهیم محمەد و جەلالە تاڵەبانی بێریتە دەرو بە عنوانە چرخشی لەمانە و ئەمانە تحت ناوە ڕەوەند دووەم وارد بازیەکەیان بکەین ئەمە ئەو بازیە سە ئاغەیان هیچ ڕەبتێکی بە هەڵقوڵاویە دەروون و کۆمەڵگان نییە ئەمما تۆ تا زمانێک هەیکەلێ تێریت کە ئەم هەیکەلە کارکردی بۆ تۆ هەست ئەم هەیکەلە تۆ گەورەت کردگە پەرەت پێداگە ناوت پێداگە ناساندکتە بە خەڵکی و خەریکە کارە خۆیەکە حتا کارە خۆی بکە حتا ئیلزامەکە نێتە بەرەو لای نادەی باشە کاک پەیمانی حەیدەری هەست ناکەی ئەم بابەتانەی تۆ زیاتر پەیوەستە بە کەسانێکی زۆر نوخبە و باس لە کۆمەڵگەیەکی زۆر میسالیەکەی و ئەم فەرمایشتانی جەنابەت کە فەرمووی مەسەلەن دایکی من کە کەسێکی نەخوێندەواری گوندنشینە کە خوشکەکانی من کەسانی نەخوێندەواری گوندنشینن کە خۆتەزانی زۆربەی زۆری دانیشتوانی کوردەوار خەڵکانی گوندنشینن هەست ناکەی ئەم فەرمایشتانی جەنابەت بۆ ئەوان جۆرێک لە جۆرەکان هیچ بایەخی نییە و قسەکانی جەنابەت زیاتر بۆ خەڵکی نوخبەیە نەک بۆ خەڵکێکی ئاسایی و ئەوەی کە جەنابەت فەرمووتان کە خاوەنی بندیوار و خاوەنی مەعاش و خاوەنی دوکان و بازاڕ و بازرگانی و کاری فڵان و فیساریەکەن کاکە گیان هەرم خەڵکی ئەوامە پندێکی پێشینیان هەست ئێژێ سرم سوڕماگە لەم دەنگ و باسە سمسمی خەرە و کاری یاسە یعنی ئەم خەڵکە کۆمەڵێ پرسیاری گەورەی وا لە بێشکە بەڵام ئەم خەڵکە بەچی گیراوە بەچی ناوێرێ بۆ خاتری ئەوەی لە خۆبایی بوونی نییە بڕوای بەخۆی نییە یعنی کۆنفیدنس بە ئینگلیسی یعنی ئێعتمادە بە نەفسی نییە ئێژە من ئەوام و بێسەواد و نەزان و نەوادا قسێ بکەم خەڵک پەسەنی نەکا بۆیە قسەیەک ئەکا هەموو کەسێ تکراری ئەکەنەوە مثالێکە بۆ دێبم من ببەخشە ئەم مثالە ئەدەم هەروەکو ئەوەی لە یەکتری تێبگەین ێژە وەختی خۆی ساڵی 57 لە کاتی پارادایم شیفتەکەی ئێرانە جەماعەتێ مهندس و چوزانم خوێنکاری زانکۆ ڕۆشتبوون لە پاوە خەریکی کەبابکردن بوو شێتێکی پاوەیش بوو شێت بوو لە ماڵی شێخی پاوا وتی ئەوانە خەریکن چیەکە
وتی و کەبابەکەن وتی و کێن ئەمانە وتی وەڵا کۆمۆنیستن وتی دەی کۆمۆنیست چییە وتی وەڵا کۆمۆنیست یانێ هێژن خوانیە وتی و سێتەڵاخەم کەوتووە من ئەمە 20 ساڵازانم خوانیە لە ترسی مامە شێخ ناوێرم بزانە مەبەستم چی بوو لە قسانە ئەم خەڵکە تێ ئەگا ئەمە هەمووی خیانەتە ئەم خەڵکە سەری سەرماگە ئەرێ ئێمە بۆ هەر ناگەین ئەرێ ئێمە بۆ ئەوە لە کاولین ئەرێ ئێمە بۆ وا نابوود بووژین ئەمە ئەزانێ بەڵام پێی وایە دەی ئێران خراوە دەی تورکیە خراوە دەی دەستمان بێت دەسەڵاتە و دەی کزۆن و دڵبەختین و دەی چی بکەین و دەی دۆسمانیە و دەی پشتمانیە و بزانە سەبەبەکە زانی بووگە بەچی زوانە ئێمەی کورد گەرەکیانە بیکەن بە زوانێکی لادیی نێو بنەماڵەیی لە کاتێکا ئێمە زوانێکی تەمەدونی و حەزارەتیمان هەست کاکە تۆ لە ناو سیاسەتە هەڵناگەڕێتۆ بژی بار خوێن لە لوتە کەس نەیە ئەمە قسەی لادیەکە هەمووی خزمە بەیەکەوە ئەمە قسەی تەزار و بە سیاسی و بەرژەوەندی و دۆست و دوژمن نییە ئیمکانی نییە ئیمکانی نییە تۆ لەسەر سفرەی ماڵێکە نان بخۆی پاروەکەی تۆ زلتر بێ براکە و مۆڕۆ لێواتوە ئیمکانی نییە ئەمانە بۆ گەرەکیانە زمانە کورد ئەلکەنکەن بیکەن بە زمانە لادی بۆ ماڵە کورد ڕێخین دەی مەگەر ئەمە ژنش ئەمە شەڕە ژن و شووە لە یەکتری تۆری ئاگن و بڕۆین ئاشتیان بین و ماڵەکەیان ڕێخین ئەمە کەی وشەی سیاسی دەکاتن ئەمە کەی هەڵوێستی سیاسی ئەم جامعەی ئێمە داپۆسیاکە بەدەستی عیدێ فاسد و داپۆسیاکە ئەم کۆمەڵگە ئەبێ با لە فاسد و خوێن لە بەریشی بڕوا تا بتوانێت خۆشببختی بەخۆیەوە بێنێت هەر مەسال بدەم ئەگەر ئێمە ئەم ئامریکا بە شتێکی مهمەزانی ئامریکا لە دەڵت جەنگە داخلی ئامریکا تێتە دەرواقی بریتانیا لە دڵت جەنگە داخلیێتە توولانی مدەتە بریتانیا تێتە دەرەوە ئاڵمان لە دڵت جەنگش 30 ساڵەیە ئاڵمانە تێتە دەرەوە لە قەرن حەفتا یعنی مەبەستم بەڵام ئێمەش جەنگمان کرد هیچمان لێ بەرهەم نەهێنا ئێمە جەنگمان نەکردو ئێمە مەردم جەنگمان نەکرد واقعیان ئەی ئەو شەڕی ناوخۆیە قۆرەخکردنی دەسەڵات بوو لەلایەن پارتی و یەکێتی نەمایش بوو بزانە من ئەگەر کاتم بێتێ کۆتاح بێمە سەرە 91 بزانە ئەمانە دوای شەڕە ئێران و عێراق کە تەواو بوو فاجعەی هەڵەبجەیە کە دروستیان کرد ئەمانە دروستیان کرد و دەستیان بوو لە جینۆسایدە هەڵەبجە کارکردیان نەما نە هێز نظامیان بوو نە قودرەتیان بوو نە دەسەڵاتیان ئەمە بوو کە اتفاقەکەی فتحە کوێیت دەستی پێکرد ئەمریکا بە خەڵکی جنوب و بە خەڵکی کوردەواری شیوت ڕاپەڕ خەڵکی جنوب ڕاپەڕی و خەڵکیش لەگرا ڕاپەڕی بۆ ڕاپەڕی لەوە ترسیا ئەمریکا بێ سەدام ڕوخیاگە ئەمانیشە بڕێکی فرایان جاش خەفیفە بووگن و جێشن شعبی بووگن و ئێستا بای بە خۆیان بسێنەوە بڕێکی وا بڕێکی زۆری وا بڕێکیشی مردم بوو وا لەژێر دەسەڵاتە تا ئەگرای گەیشت بوو وەلێ ئیتر دەرفەتێ پەیدا بوو کە بتوانە بێتە دەرەوە لەگران نە پارتی نەخشی هەز نەیەکێتی خەڵک ڕاپەڕی وەمانە تێنە ژوورۆ نە هێزیان هەز نەهیچ ئەمانە چەند کەسن نابن بە 500 کەس بە هەموویان و نابن بە 500 کەس بە هەموو حیزبەکان و نابن بە 500 کەس دە ئیستا سەدام حوسێن نەماگە نۆفلایزۆنێ دانریاگە هەرچی جاش خەفیفە و سەرۆک عەشیرەز گشتی 15-20 هزار نەفەر چەکداری ها بەدەست ئەمان کەسیان بەدەست بەڵام سەرۆک عەشیرە و سەرۆک جاش لە خۆیان ئەترسن بۆ پاکردنەوەی خۆیان ئەبێت دائیمەن بترسن لەوەی کە سەردەمانێتە کە سەدام بوونیستە جێگان لە لای سەدام ماگە چون هەڵساگن و بەرعەلەیە سەدام نەخۆیشیان ئەو ئیرادە ئەوێنن کە بێت ئیدارە بکەن دەی بەر لەمەی ئەم خەڵکە بێت و بەرە ترسی بشکێت دەست بکا بەوەی کە ئیدعا بکات من حاکم دەست بۆ ئەوەی خەڵکشتی چەکی واوە دەسەوە ئێشێ چی بکەی ئێشێ شەڕێکی ساختەی نێوانی یەکێتی و پارتی دروستکەی تا کۆمەڵگاکە دوو قوتبی کەیتەوە هەموو قوواتە مەسەلح بچێتە ژێرە دەست یەکێکە ئەگەر ئەم شەڕەنەکەی ئەم دەسەڵاتە دروستکارێت
بۆیە ئەم شەڕە ساختەی نێوانی پارتی یەکێتی و دروستیەکەن و مهندسی ئەەکەن و ئەرباب بۆیان دروستەکە لەم وەسەتە خەڵک خوێن ئەدا تاتوو دەسەڵات باشە لەبەرە خەڵکی خوێنە ڕاخۆ لەبەرە تۆ خەڵک خوێن ناوات باش ئەم باشە پرسیارێ پرسیڵێ لە کاتی شەڕەکە مەگەر هێرۆخان نەکیە بۆ نەیان کوشت کەم ئەسیریان لە یەکتری کوشت بۆ هێرۆخان نەکوژیە بۆ جەماعەتی واتەکی هێرۆخانە بوون جیریان و نەکوژیان سەرکردایەتی نابێت دەستخوا لە ژێرۆ خەڵکی هان ئەدەی ئەبێ بە دووبەرە ئەم دووبەرە لە یەکتری ئەدەن بێ بڕۆ چراخان ژنەکەی ئاشتی هەورامی لە سایتێکا قسەی کرد باسی 35 ملیۆن دلارەکە کاوا لە شەوێکا کۆی کردگەسۆ بۆ نەوشیبار مستەفا مەبەستم تێگەیشتی کاکە تۆ لەگرا بە ئینوانی نخبە تەپە دەیتە سەرە خەڵکی کە ئێمە بین ئێمە ئەخەیتە گیانی یەکتری خوێن لە بەرمان بڕۆ ئێمە لەسەر و شەریکین یەکتریا ئا لە سەرەتاوە وتم ناوێت پاڤڵ تاڵەبانی سنەتی سەرۆ کوشتن بێرێ چون سنەتی سەرۆ کوشتن نییە نایکەن بەڵێ ڕای جەنابەت لەسەر ئەم گۆشە نیگایە چۆنەکە باس لەوە کرێ جۆرێک لە جۆرەکان خۆشحاڵی خەڵکی پێوەیە کە ئەم ململانەیەی نێوان هەردوو هاوسەرۆکی یەکێتی بەڕێزان پاڤڵ تاڵەبانی و بەڕێزان لاهور شێخجەنگی تا ئێستا سەری نەکێشاوە بۆ ئەوەی چەک قسە بکات تا ئێستا تفەنگەکان بێدەنگن یعنی ئەمە جۆرێکە لە خۆشحاڵی لەوانەی کە ڕەخنە لە ئەم جۆرە لە سیاسەتکردنەگرن بەڵام ئەم گۆشە نیگاییان بەلاوە جوانە کە تا ئێستا ئەم دوو بەڕێزە دەستیان بۆ چەک نەبردووە و تفەنگەکانیان بێدەنگن اتفاقا ئەمە سیاسەتێکە کە گەرەکیانە تەشەنەی بێدەن درۆەکەن ئەمانە گەرەکیانە خەڵک فێرە ئەم قسە بکەن یعنی کەسانێک خەریکن ئەم کارەکەن هەر ئەوانەوە ئەمە 30 ساڵە ئەم کەسافەت و فەسادەیانە هێشت دەستخۆ وانە سەرەتا من وتم هۆکەی ئەوەسە کە پاڤڵ تاڵەبانی ناتوانێت سەرۆکوژی بکات وەلێ ئیتهامی سەرۆکوژی بە ژەهر دەرخواتکردن ئەدا لە لاهور تۆ سەرەتا هەیکەلە سیاسیە تەرەف ئەکوژی لێو دووە هەیکەلە فیزیکیەکە ئەیتە بەرشەق وەختی خەڵک لەبیری چوو تۆ وەختی لاهور و خەساند و هەموو شتێکە لێدا لە دەسەڵات خست هەیکەلە سیاسیەکەی کوش دەوروبەریەکانە چۆڵ کرد ئەوە وردە ئەو ژەهرەی دەرخوارد ئەدەی وردە ئەو ژەهرەی دەرخوارد ئەدەی ئەمە قسەی خەڵکی نییە خەڵک قسە تکرارەکاتەوە ABC وە تکراریەکاتەوە بیری لێ ناکاتەوە دەی شەڕ خراوە من ئێستا بۆتم باس کرد وتم شەڕ بووگە بە قاعدە لە جیهانی ئەمڕۆ تۆ شەڕی دەوڵەتەکان نابێت چون یەک دەوڵەت ئیستە بە دنیا حاکەمە نظامە سوڵتەی جیهانی لەژێر قەوانینە جیهانیە بە ئومەم المتحیدەی بە بانکی جیهانی بە یاسای پولی بە یاسای بانکی بە یاسای بازرگانی بە یاسای ئەمنی بە یاساگەلە جۆرا و جۆری تۆ ئیستە شەڕی دەروون ئیمپراتوری تەس شەڕەکە شەڕ ناوخۆییە بە جۆرێک بەڵام لە هەر ناوچەیەکی جیاوازە لەذا ئەمەی کە ئەم ئەدەبیاتە پیرە ژنانە دۆڕژیاگانەی گەرەکیانە بکەنە ناوە مێشکە خەڵکی کە وەڵامەوە حەزیان نەکرد بە کوڕە فەقیر و هەژار بکوژرێ نەنەیشە بکوژرێ ئێشێ تۆ ئەم تەزارۆبە بوێنی تا منفعەتە خەڵک بێتە دەرەوە تۆ ئێشێ ئەمانە بەن لە یەکتری ئەم شەڕە بکرێت و ئەم شەڕە واقعیانە بکرێت ئێمەی مردم ناڕۆینە پشتە خەسیان ناڕۆینە پشتە مؤامرەکردن و ناڕۆینە پشتە ئەزمەی ساختە ئەمە ئەگەر ڕوبەڕووبوونەوە تەکە فەسادە ئێشێ بنەڕەتی لەگەڵم فەسادە ڕۆژێ ڕوبەڕوو خەڵک ئێشێ بزانێ شەڕێکە ئێشێ بیکەی ئەم شەڕە ئیمڕۆ بیکەی باشترە تا بیخیتە دەساڵیتر دەبێ هەر ئەمڕۆ بیکەی ئەوانەی تێنە قسانەکەن دووڕوون منافقن درۆزنن بەرامبەر بە خەڵکی درۆزنن بەرامبەر بە خەیری عمومی درۆزنن بەرامبەر بە گەشەی مردم درۆزنن
دنا ئەم سەگەلەیەشی کەونە گیانی یەکتری لە ئێرانیش هەر واسەیشی کەونە تا لە دڵ ئەمە واقعیت بێتە دەرەوە تا حتا فشار بۆ لاهور شێخ جەنگی تێرن و نەتوانن لەبەینی بوون لاهور ڕادیکاڵتر بێ و مەجبور بێ سەر پەتەکە وا بدات اتفاقا خەڵک ئێشێ قاچی تێ بخات بەڵام نەهێڵێ پاڤڵ ناو لاهور لەبەین بووە وەلێ نەهێڵێت ئەمانە ڕیاکارانە لەگەڵ یەکتریا ڕێکەون کە ڕێ ناکەون پاڤڵە تاڵەبانی ئێشێ لاهورە شێخ جەنگی لەبەین بووە هەیکە لە سیاسیەکەی هەیکە لە فیزیەکەیش یەواش لەبەینەچی ئەمە گشتی گەرەکیانە لاهور بخەسین ئەم بزانە پاڤڵ ئەگەر تەعیدەی پارتی لە پشتانەوێت ئەم کارە ناتوانێت بکات تەعیدە بەغای لە پشتانەوێت ئەم کارە ناتوانێت بکات تەعیدی لە هەمویان گرتووە یانێ وتوێتی کاروواکەم دخاڵەت مەکەن وە کەس دخاڵەت ناکە بۆی تۆ ئەوێنی یەک میدیا ناکەوێتە بەری لاهور یەک میدیا ناکەوێتە پشتە لاهور یا بەجۆرێ مطلقەن کزی ئەکەن و ناڕۆنە ناو جوزئیات تا خەڵک دەرگیر نەکا ئیتهامەکە دریاگە ژەهر دەرخواردکردنە فەسادە بنەماڵەی عەلیبەگە فاسدە مەلاعالیە عەلیبەگە چێز و فیلمەکەیان دادەرەوە تا خەڵکەکە بەرەبەرە ساردۆ بوێتۆ هەیکە لە سیاسیەکەەوە لە لاهور کوشتیگیانەبی کوژێ سەری قاڵەکە بخەفێتەوە ئەو جێگیر بوێت بڕۆنە قۆناغێکی ترۆ تا سەری ئەم داپێشن ئێمە ئەو کارە نەیانێت ئاوە دروست اتفاقا لاهور ئەگەر پیاگ وایە لە دقیقەی ئەوەڵ نەهێشت متتەهەمیکەن من سەرۆکی یەکەمم تۆ چۆن تێپەلامارە من ئەدەی من ئەوەی تەخانەی ئیتتهام لێ قبوڵەکەم دەبوو لاهور چی بکردایە کاک پەیمان دەبوو لاهور نەهاتایەتە خوارەوە و لە بەرامبەریانە سەفارایی نظامی کردایە ئەو بە چەکوچۆڵ هاتووش بە چەکوچۆڵ بڕێتە من بۆ ئەمە وامە کرد تەسلیم نابوو بزانە وەختی تۆ بە عنوانە سەرۆکی یەکەم ڕوو تێەکەن ژن تۆ متتەهەمی تۆ ئەمە قبوڵکەی چووکیتە جێگەی ئیتتهامەوە تەواویتە سەرۆک نەمای تۆ لەژێر کۆمەڵێکی فرەکەم نەبوو بەڵام بەڕێز لاهور سەرۆکی یەکەم نەبوو بە هەمان پێی وترا سەرۆک بەڵێ هاوسەرۆکیان پێوت بەڵام دەنگی لە کۆنگرە زیاتر بوو لە پاڤڵاغێکیان بەڕێز کاک پەیمانی حەیدەری ئێمە زۆر لە کاتی جەنابتمان گرت هیوادارین لە داهاتووە لە شەوانی داهاتووترا بتوانین زیاتر لەگەڵ جەنابەت قسە بکەین و بابەتەکانمان زیاتر بۆ ڕوون بکەیتەوە و خەڵک زیاتر لە فەرمایشتەکانی جەنابەت و لە وەڵامەکانی جەنابەت زیاتر سوود وەرگێ ئێمەوە کاتمان بەسەر بر ئەگەر بتەوێت شتێکی کورتمان پێ بڵێ لە ماوەی چەند دقیقەیەکە لەسەر ئەم بابەتە من لە بیرم چوو بێ یاخۆ تۆ ئێستا بەبیرت هاتی بێتەوە سپاس دەکەیت هەموو میدیا و کەسایەتی خەریکن بە جۆری یارمەتیە پاڤڵ تاڵەبانی ئەدەن لەبەرەوەی گەندەڵی هەڵمەسی لەبەرەوەی کپی بکەن و حەلیکەن خەڵکی کوردەوار با بزانن ئێمە نایەڵین وای پێ بکەن ئێمە نایەڵین لەگرا هەموو تاوانەکە بەس لاهور بیدا و تاڵەبانی بنەماڵەی تاڵەبانی بە تەواوەتی یەکچێتی بە تەواوەتی و پارتی قوتار بوون و دەربچین چون ئەم سناریۆ وا بۆ لاهور گێڕیا بۆ نێچیروان و مەسروریشی ئەیگێڕن و ئێوە ئەیبینن لەگرا هەلێکی تاریخیە بۆ ئومەتە کوردیە و نەقش و ڕۆڵ خۆی بازی بکات و بتوانێت لە شەڕە ئەم فەساد و قڕۆخکاری و کاولیە نجاتی ببێت لاهورە شێخ جەنگیش بزانێت تەواوی ئەوانەی وا ئێژن سڵح و ئاشتی و ئەوانە تۆ کاول بووگی تۆ نابود کریاگی و هەیکل لە سیاسی و کوژیاکە ئەگەر لە خۆت دفاع نەکەی ئەگەر تۆزێک مەردانەگی نەکەیتە ناوە خۆت با بزانی ئەوانەی قسە بۆکەن گشتی لە بەرژەوەندی پاڤڵا خەریکن قسە بۆکەن و خەریکن ئەڵخەسینن سیاست وانیە لە سەرتاوە وتم تۆ لە مشتومڕێکا لە پرۆسسێکا نەبووی بەڕاهبەر سیاسی تۆ بە کەرەستەی بوروکراتیک نابی بەڕاهبەر تۆ بە پارە نابی بەڕاهبەر سیاسەتی گەرەکە زیرەکی گەرەکە بازی خوێنی گەرەکە و بازی کەری گەرەکە گوێنە دەی بە قسەی ئەوانەی واگەرێکیانە بتخەسێن ئەگەر ئەمەکەم بە دوا پرسیارم بەڕێز کاک پەیمانی حەیدەری ئەگەر سبەی دوو سبەی
هەمان شت هەمان ئەم جۆرە لە ململانەیە لە نێوان ئامۆزاکانە کە ئێستا لە شاری سلێمانی و لە زۆنی سەوز بەڕێوەچێ هەمان ئەم سیناریۆ و ململانەیە لە نێوان دوو ئامۆزای کە جەنابەت ناوت هێنان بەڕێز نێچیروان بارزانی و بەڕێز مەسرور بارزانی لە هەولێر دووبارە بێتەوە جەنابەت بە هەمان شێوە پشتگیری لە نێچیروان دەکەیت؟ من پشتگیریم لێن لە کەس نەکردواغیان کەسی پشتگیری ناکەم ئێمە مردم وە خەریکی هدایەتیان نەکەین اجازە فەرموو جەنابتان فەرمووتان ئێمە ناهێڵین یعنی ئێمەیە مردم ئەم کەرەستە کە ئیستە وەکو لاهورە ئەتوانین بەکاری بێنین بۆ جەڕاحی ئەم عفونەت و کەسافەتە و ئەمانە چیروان بارزانی سناریۆکەی تەکە ئەمانە فەرقەکە چون شێوازە خانەوادەوە بنەماڵەوە داڕشتن عشیرەیان فەرقەکە خودن نێچیروان بارزانی تەکە ئەمانە فەرقەکە نێچیروان لە سیاسەتەکە تۆزی قوڵتر چووکەسەوە یعنی دەستی زیاترە کۆنترە 20 ساڵە خەریکە یعنی دارودەسەی زیاترن نەفەراتی زیاترن قڕۆخکاریە ئیمکانیاتی زیاترە بۆیە ئەو باڵەخۆی هەست وە کار بۆ کوڕەکانە مەسعود بارزانی سەختەرە تا بزانین ئەوان چۆنی ئەوە نەبەر ئەم اتفاقەوە بۆ پاڤڵ کەوت نمونەیەکی بچووکە کە لە ئێرانیشان جێبەجێیەکە لە لای پارتیشان جێبەجێیەکە تەوەژۆ فەرموو. بەڵێ سوپاس دەکەین کاک پەیمانی حەیدەری لە کاتمان گرتی هیوادارین وەکو پێشتری ژوورتم لە شەوانی داهاتووترا لە خزمەت تابین و لە وەڵامەکانی جەنابەت ئێمە بەهرەمەند ببین کاتێکی خۆش بۆ جەنابەت هەر بژیت سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا شەوگارتانشانە بینەرانی خۆشەویست لەگەڵ بەڕێز کاک پەیمان حەیدەری لە ماوەی سەعاتی ڕابردوو باسمان لە کێشە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان کرد کە لە دەڤەری شاری سلێمانی و ئەو کێشانە بۆچی ڕوئەدەن و کاک پەیمانی حەیدەری زۆر بە وردی لەسەر بابەتەکان و بە شێوەیەکی زۆر ڕۆشنگەرانە و زۆر عاقڵانە باسی لە سەرهاڵدانی ڕووداوەکان کرد و چۆنیەتی چارەسەرکردنی ئەم ڕووداوانە کرد لە کۆمەڵگەی کوردەواردا. بمێنن بە خۆشی ژیانتان خۆش.